دەردی زۆرترین بینەر و لایک و کۆمنت لە مۆدێلیستەکانەوە بۆ بەرپرسانی سیاسی و بەشێک لە پەرلەمانتارەکان. لە دوای ئاشنابوونی خەڵکی هەرێمی کوردستان بە تۆڕە کۆمەڵایەتیەکان و دواتریش بەرفراوانبوونی ئەو تۆڕانە لە هەرێمی کوردستان، ژمارەیەکی زۆر لە خەڵکی هەرێم ڕوویان کردە ئەو تۆڕانە و ڕۆژ بەڕۆژ بەکارهێنەرانی فەیسبوک و ئینستاگرام و تۆڕەکانی تر لە زیادبووندا بوون. سەرەتا بەهۆی تازەیی و ئاشنانەبوون بە تۆڕەکان، بەشێک لە خەڵک بە تایبەت نووسەر و هونەرمەند و سیاسی و کەسایەتیە دیارەکان کەمتر گرنگیان بە بەکارهێنانی تۆڕە کۆمەڵایەتیەکان دەدا و زۆرترین خەڵکێک کە لەو تۆڕانەوە دەردەکەوتن خەڵکی ئاسایی و بە تایبەت گەنجەکان بوون. بەڵام وردە بە تێپەڕبوونی کات و بەرفراوانتربوونی تۆڕەکان و کاریگەربوونیان لەناو خەڵکدا، ئیدی کەسایەتیە دیارەکانیش کەوتنە ناو تۆڕەکانەوە و وردە ئەکاونت و پێگەی تایبەت بەخۆیان کردەوە. چەندین کچە مۆدێل دەرکەوتن و تۆڕە کۆمەڵایەتیەکانیان کردە پێگەی خۆدەرخستن و ڕێکلامکردن بۆ خۆیان و کارەکانیان. بوونە پاڵەوانی تۆڕەکان و بەجارێک هەزاران خەڵکیان لە خۆیان کۆ کردەوە. کێبڕکەی کۆکردنەوەی زۆرترین لایک و بینەر بووە هۆی ئەوەی زۆر جار قسەی نەشیا و تەنانەت بە ئاشکرا جنێو بە خەڵکو و ئەو کەسانە بدەن کە بە دڵی ئەوان نەبوون. میدیاکان لە شاشەی ناو ماڵەکانەوە گواسترانەوە بۆ سەر شاشەی مۆبایل و تابلێتەکان و هەر میدیایەک بە ڕێگەی جۆرا و جۆر هەوڵی بەدەستێنانی لایک و بینەری زۆرتر دەدات. تەنانەت کار گەیشتووەتە ئەوەی کە بەشێکیان پەنا دەبەنە بەربڵاوکردنەوەی ئەو بابەت و وێنە و ڤیدیۆیانەی کە پێویستە پارێزراو بن و ناکرێت لە میدیاوە بڵاو بکرێنەوە. ئەوەش لە پێناو بەدەستێنانی زۆرترین بینەر و لایک و کۆمنتی هاوڵاتیان. هەر بەوەشەوە نەوەستاون بۆ ئەوەی زۆرترین خەڵک بابەتەکانیان ببینێت، بڕێکی زۆر پارە لە سپۆنسەرکردنی بابەتەکانیاندا خەرج دەکەن. بە تێپەڕبوونی کات تۆڕە کۆمەڵایەتیەکان بوونە ئەو جێگەی کە گەورە و بچووک، ژن و پیا و سیاسی و هونەرمەند و کاسب و فرۆشیار و کڕیار و مۆدێل و سەرجەم چین و توێژە جیاوازەکان تیایدا دەرکەوتن. گرنگی دەرکەوتن و خۆدەرخستن گەیشتە ئاستێک کە بە دەگمەن کەسێک دەدۆزیتەوە، بەکارهێنەری تۆڕە کۆمەڵایەتیەکان نەبێت و ڕۆژانە سەیری ئەو بینەر و لایک و کۆمنتانە نەکات کە لەلایەن هاوڕێکانیەوە بۆی هاتوون. هەرکەسە و بەپێی کەسایەتی و کارەکەی خۆی گرنگی بە کۆکردنەوە و بەدەستێنانی بینەر و لایک و کۆمنتێکی زۆر دەدات. ئەوەش وەک مافێکی سروشتی و ئاسایی کە لە تۆڕەکاندا بەردەستە. بەڵام ئەوەی سەرنجڕاکێشە ئەوەیە ئەم گرنگی پێدانە گەیشتوتە لای زۆربەی بەرپرسانی سیاسی و زۆربەی پەرلەمانتارەکانیش بە جۆرێک گرنگی بە لایک و بینەر و کۆمنت دەدەن کە چاوپێکەوتن لەگەڵ هەر میدیایەکدا بکەن پێش ئەوەی باز لە بابەتی قسەکردن و چاوپێکەوتنەکە بکەن. دەیانەوێت بزانن ڕێژەی لایک و بینەری سۆشیال میدیای ئەو کەناڵە چەندە بۆ لاپەڕە و ئەکاونتەکانی خۆشیان ڕۆژانە بڕێکی زۆر لە پارە وەک سپۆنسەری بابەتەکانیان خەرج دەکەن. بەشێک لە هاوڵاتیانیش پێیان وایە کاری پەرلەمانتار و بەرپرسە سیاسیەکان تەنیا لە میدیا و سۆشیال میدیادا کورد نابێتەوە، تاوەکو ئەو هەموو بڕەپارەیە لە سپۆنسەرکردنی بابەتەکانیاندا خەرج بکەن. ئەوەش دەری دەخات کە زیاد لە پێویست و بە شێوەیەکی ناسروشتی گرنگی بە ڕێژەی بینەر و لایک و کۆمنت دەدرێت، چونکە زۆر جار هەوڵی بەدەستێنانی زۆرترین بینەروا دەکات لە دەرەوەی عورفی سیاسی و کۆمەڵایەتی و تەنانەت ئەخلاقی گشتیش قسە و ڕەفتاری نەشیا و بەبێ سڵکردنەوە لە بەرامبەر کۆمەلگا و ئادابی گشتیدا بڵاو بکرێتەوە. ئەوەش دیسان لە پێناو بەدەستێنانی زۆرترین بینەر و لایک و کۆمنت.